ڕۆشتومەتە حەمرا لەخوای بەزیاد بێ نوێژەکانم بە ڕێکوپێکی دەکەم. قورئانیشم 2 جار خەتم کردووە. ئایا جاری وا هەیە لە ناو سەیارە لەگەڵ پیاوەکەم سواری سەیارە دەبم عەیب نەبێ ئەو گۆرانی و شت هەڵدەکات، ئایا من هیچ گوناحبار دەبم؟ والله خوشكتم طبعا وتزودوا فإن خير الزاد التقوى. باشترين زاد وزخيرة بو قيامة تقوى عملي چاكا. تو كد صلاتي بياوكد نبو لو كاتيا گوناهبار نابيت ما دام دا صلاتي او دنيا بەڵام میتر هەوڵدا بە شێوازێک قەنەعات بە پیاوەکەت کە ئەمە کارێکی حرامە لەم 1-2 ڕۆژەیە داعم و حادیسەیەکم بینی سبحان الله سیارەکە وەرگەڕابوو کوڕەکە ببوو بە هەنجیر تایە کوت ببوو بەڵام موسەجەلەکە گۆرانیەکەی پێبوو کوڕەکە دیار بوو گۆرانی لێدا بوو بۆ شێوازە ڕۆحی دەرچبوو بۆیە مردن وەکو میوان وایە هەر جارە و خۆیەکا بە ماڵێکە كاتو ناكاتي نية إن أجل الله إذا جاء لا يؤخر أجلي خواهات دواناكويت قناح إنسان لسر كردويكي خراب بمريت يعني بوشي تو شويتا بياني چوزاني بياني أكيتو چوزاني براسي چيلي تو لو شوية وفات ناكيت بوشي لو شوية تو بعبادته بخواناسي و نخوت بيتي أو شوت بعبادته بخواناسي نبرد بيت السر كاتيك چي بو سفريك هیچ زمانێک هەیە لەو سەفەرە بگەڕیتەوە هیچ زمانێک هەیە تۆ ئەو جادێتە ئەو سەر ببڕیت هیچ زمانێک هەیە بگەیتە شوێنی مەبەست هیچ زمانێک نییە کەواتە ئەبێ لە ناو سەیارەیە لەخوا بترسی لە ناو جێیەکەتا لەخوا بترسی کاتێک ئەچیتە بازار لەخوا بترسی پێغەمبەر فەرمیە صلی الله عليه وسلم اتق الله حيث ما كنت لەخوا بترسە تەقوای خوا تەبێت وریا بە گوناه نەکەیت حيث ما كنت لە هەر شوێنێ بووی لە هەر جێگایە بوویت لە زانکۆیت لە بازاڕیت لە ماڵەوەیت لە سەیرانی لە سەفەری لەسەر جادەی لە ناو سیارەی لە هەر شوێنێکی لەخوا بترسە چونکە وەکو خوای گەورە لە قورئانە باسیەکات ئێمە لە شادەماری ملتانەوە لێتان نزیکترین شادەماری مل ئەوەنە لێمان نزیکە لەگەڵ خۆمانایە کەواتە مردنەکە لەگەڵ خۆتایە ئەم قسانم بۆیە کرد لەوە عەسا مێردەکەت گوێی لێمان بێت وازی لێ بێنێ ئەبێ لەخوا بترسێت گۆرانی باوڕتە بێ ئەگە خەیری تیا بواە ئەوەی کەوا خەفەتبارە ئەوەی کەوا کێشەی هەیە گوێی لێ ناگرت من شتێکیان بۆ باس کردم باسی کچێکی ئافرەتێکی ئێرانیان کرد وتیان هەر لە مناڵیەوە باشە هەر لە مناڵیەوە گوێیدا بۆ گۆرانی بێژە فارسەکان باشە ئیتر نازام هایدە و مایدەیان باسە کرد بەخوا من گوێم لێ بوو باسییانە کرد ئەنو سبحان الله يعني ژیانی هەمووی ببوو لە يعني ببوو بە خەفەت و بە عیشق و بە ژیانێکی پڕ لە خەمۆکی بردەسەر تاوای لێها دەڵێن ئێستا تا ئێستا 3 شووی کردووە هەر سێکی فەشەلی پێهێناوە یعنی ئەو گۆلانیانە چی لێ کردووە جیهانێکی خەیاڵی بۆ دروست کردووە عشقێکی درۆینی بۆ دروست کردووە لە خەیاڵی خۆیان کەسێک بێتە ژیانی وەکو فریشتەوە بێت حەدی نەبێت کەسێک بێتە ژیانیەوە بەو مواسەفاتە بێ کە ئەم گۆرانی بێژە باسیەکە بۆیە هەم بەم خەڵ و خەیانەوە هەتا ئێستا 3 شووی کردووە مە دانیشتووە باسی گەنجێکی تریان کرد باسی گەنجێکی تریان کردوتیان ئەویش بە هەمان شێوەی گوێی داوەتە کۆمەڵی گۆرانی بێژی معتادی فارس باشە هەتا ئێستا 30 ساڵە خۆی معتادە 30 ساڵە خۆی معتادە هەر زەواجێکی شەکا بە فەشەلەهێنێت کەواتە گۆرانی هیچ خەیرێکی نە بۆ گۆرانی بێژەکە هێناوە نە بۆ گوێگرەکانیشی هێناوە حتا ئێستا تۆ بینیتە گۆرانی بێژێ خۆشحاڵ بێت تۆ بینیتە ئەوانی کە گوێ لە گۆرانی گرن ڕۆژێ لە ڕۆژان لە ماڵەوە ئاسوودە بن ئاسوودە نابیت بۆی گۆرانی بۆ خۆی دڵ ئەمرێنێت و فەسادە گونەهبار ئەبیت تاواکەم لەخوای گەورە یارمەتیتان با و هیدایەتی